بۆ بەتەمای چی بووی جوانەکەم بەتەمای بتین و مناڵشمان هەبێ ئەگەڕێیتەوە لای ژنەکەت ئای لە دەست ژنان بۆ من قەت خێزانەکەم جێشتووە تا بگەڕێمەوە لای ئەو هەستەی من بە تۆمدا ئەو قەت بە تۆی داوە ڕاستی بڵێ کاتێ لەگەڵ ئەوی دەتوانی وەک ئەو بی کاتێ لەگەڵ من بووی چۆن یعنی بەهێز دەسەڵاتی هەموو شتێکت هەبێ بێبەزەیی سیرکە خاڵێکی گرنگت پێکا نەخێر من بەرامبەر ئەو ئەوەندە بێهێزم وەک مناڵم کەواتە دووبارە گەڕێیتەوە لای من ژنان وا دەزانن کوڕان تاکە شت کە دەیانوێ هێزە وانە من هەر کاتێ لە ئیشان بەێستر بم بەجێ دەهێڵم کەوایە من چی بووم بۆ تۆ ژنی کە ئەوەندە گاڵتەجار گەر نەتدەویست خۆشت بێم نەتدەویست قسەم لەگەڵ بکەی ئەی چی لە من دەوێت جەنگیز چۆن بڵێم دەمویست کەمێ دوورکەومەوە لە هەموو شتێک بووم بە باوکێکی باش بووم بە مێردێکی باش دەمووی زورم لە هەر شتێک لە ژیان کە دڵم توند بکە نەک لەگەڵ بوون لەگەڵ تۆ بم تاک و تەنیا بم بەڵام تەنیایی تا ماوەیەکە بەڕێزم مەگری تر تووڕە دەبمە تەفۆ پەردای خواردنەوە بۆ خانم داوا بکە وەرە تەنها یەک پەرداخ نێڵی تاوا سەرخۆش بێ دواتریش بە تەکسێک بگەینە ماڵەوە لەبیر نەچوانێ پێم گوتی خواردنەوەیەک ملوانکەیەک بۆ یێشان کڕیوە مۆر و گەورە و سوور لە بەردی بە نرخ مورو پێم جوانترین بەردە فەرمۆ ئایشان خان منم نیل ببوورە نەتناسمەوە ئەوەی دوێنێ شەو بە کۆکتێلەکە داوەتت کرد لە قمارخانە هەندە بیرم لە قسەکانی تۆ کردەوە لە ڕاستیدا شتێکم لە تۆ ئاشکرا کرد شتێک کە بێگومان لە خواردنەوەکەتدا نەبوو بەڵکو لە ناختدا بوو گەر بتەوەی خەڵکی تامکەی بێگومان دەبێت لێ بگەڕی خەڵکیش تۆ تام بکەن ئەو شەوە ئاشکرام کرد لەوانەیە ئەمە بۆ ئێوە سوودی نەبێ با لە بیری نەکەم جەنگیز ئێستا دێتەوە ماڵێ دیارەیەکت بۆ دێنێ لەوانەیە لەبەرەوە بە هەست بە تاوان بکە ملوانکێکی یاقوتە بێکەوە کڕیمان بەڵام من هەڵم بژاردوو بۆت زۆر جوان لێت دێ ملی تۆ لەگەڵ چێژی من بە یەکەوە زۆر گیان دەسووتێنین بەبوونی چییە؟ ئۆتێلە نوێیەکەمان پەیمانی خۆم پاراست وەک پیا و گەڕامەوە لات خۆشەویستەکەم
ئێستا تۆ بوویتە چ پیاوێک؟ پیاوێک لێی بترسێ. یعنی ئێستا تۆ بوویتە پیاوی من؟ ئیتر لەمە دوا قسەی تۆ لەو ماڵە دەیخوا. لەمە دووە حاکمی ئەو ماڵە منم. ئیتر لەسەروی هەموو شتێکەوەی بۆ هەموو شتێ ئامادەی؟ بۆ هەموو شتێ ئامادەم. بۆ هەموو شتێ ئامادەم ئەیشان. یعنی بۆ ئەمەش ئامادەی؟ جان کوڕی تۆ نییە. باش بۆ ئەمەش ئامادەی؟ جان کوڕی عومەرە. بۆچی ئێستا ئەو شتت پێوتم؟ چونکە ئێستا بوویتە پیاو. تا وەک پیاو خراپەکاریەکانت قبوڵ بکەی. بۆیە یعنی ئەوەندە نەفرەتم لێ دەکەی ئەیشان؟ گەرموویەکی جان ئازار بدەی ژیانت لە بەندیخانە بەسەر دەبەی. چی بوو؟ هیچ شتێک ناکەی؟ شتێک بکە جەنگیز. ئاوا ڕامەوەستا دەمت بکە وەک پیاو شتێک بڵێ بزانم. زۆر خراپم تکایە وەرە. دوو هاوڕێ چارەی نییە هەر بە شەڕ دێ. بیکەوە دەڵێن بیکەوە. ئەوی تریان بە خیانەتەوە لە دەستەنیای ڕادەکات. بیکەوە بیکەوە کچێ بیکەوە کچێ دەرگا بکەوە. چارەی نییە ئەو کەسەی کە خۆشەویستترین کەسە هەر تەنیا دەمێنێتەوە.